بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد سوێندم بەم شارە واتە شاری مەککە لە کاتێکدا تۆ نیشتەجێی تایدا سوێن بە باوک و ڕۆڵەکەی سوێن بەوانە بەڕاستی ئێمە ئینسانمان دروست کردووە و بەردەوام لە ناڕەحەتی و سەغڵەتی و کێشە و ناخۆشیدا أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا ئایا ئادەمیزاد وا دەزانێت کە هەرگیز کەس دەسەڵاتی بەسەریدا نابێت زۆر جار دەڵێت من پارەی زۆرم لە ناوداوە من ماڵی زۆرم خەرج کردووە أيحسب أن لم يره أحد ئایا وا دەزانێت کەس ئاگاداری نییە و نەیبینیوە کە ئەو سەرمایەی لە کوێوە پەیدا کردووە و لە چیدا خەرجی کردووە ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين ئایا جووتێک چاومان پێ نەبەخشیوە چاو زۆر گرنگترە لە دوو دەستگای کامێرای ئەلکترۆنی خودکار لە هەر چرکەیەکدا هەزاران وێنەی ڕەنگا و ڕەنگ دەگرێت و دەینێرێت بۆ مێشک ئەویش هەندێکی هەڵدەگرێت هەروەها زمان و دوو لێویشمان پێ نەبەخشیوە ئایا بە منداڵی ڕێنموویمان نەکردووە بۆ ئەوەی شیر لە مەمکەکانی دایکی بخوات لە گەورەیشدا بۆ ئەوەی سەر پشک بێت لە شوێن کەوتنی ڕێبازی ڕاست یا چەوت فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة کەچی زۆربەی ئەو خەڵکە نەیتوانی بەسەر کۆسپ و لەمپەرەکاندا زاڵ ببێت و ڕێگای سەرفرازی بگرێتە بەر جاتۆ چوزانی ئەو کۆسپ و لەمپەرانە کامانن ئازادکردنی بەندە و کۆی لێیە یا ئازادکردنی گردنی خۆیەتی لە گوناه و یاخیبوون و سەرکەشی یاخود خۆراک بەخشینە لە ڕۆژێکدا کە گرانی و برسێتی هەبێت بەتایبەتی بەو هەتیوەی کە خزمایەتی هەیە لەگەڵیدا یا بە هەژارێک کە لە هەژاریدا لەسەر خاک دانیشێت یا پەککەوتە و کەفتەکارێک ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة سەرڕای ئەوانەش ئادەمیزاد دەبێت لەوانە بێت کە باوەڕیان هێناوە و ئامۆژگاری یەکتریان کردووە لەسەر خۆگری و ئارامگری و هەروەها ئامۆژگاری یەکتریان کردووە لەسەر ڕەحم و بەزەیی و میهرەبانی أولئك أصحاب الميمنة ئەوانەی بەو سیفەتە جوانانە خۆیان دەڕازێننەوە ئەوانە دەستەی ڕاست و دەستەی بەختەوەرانن والذين كفروا بآياتنا هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة ئەوانەشی کە باوەڕیان بە ئایەت و فەرمانەکانی ئێمە نەبووە ئەوانە دەستەی خوار و چەپ و چەوت و نالەباران دەستەی نەکبەت و سەر لێ شێواوەکانن ئەوانە دەرگا و قاپیەکانی دۆزەخ لەسەریان داخراوە و هیچ هیوایەکی ڕزگاریان نییە